ئێستاش هونەر ئەحسان بە وردی باسی بابەتێک دەکات دێمەلاتونە فەرموو. بەڵە شوان ئێستا وەڵامی ئەو پرسیارە دێنەوە کە تەقاندنی چەکی ئەتۆمی ئەوەندە ترسناکە کە ئەم ساڵ زۆرترین جار باس کراوە. فەرموو. هەر کات باسی چەکی ئەتۆم دەکرێت جیهان دەشڵەژێت. ئەم ساڵ زۆرترین جار باس کراوە. یەکەم وڵات لە ڕووی زۆری ژمارەی کڵاوە ئەتۆمیەکان رووسیایە کە خاوەنی زیاتر لە 5,000 دانەیە. دوای ئەویش ئەمریکا دێت. تا ئێستا زیاتر لە 2,000 تاقیکردنەوەی ئەتۆمی ئەنجام دراوە لەلایەن ئەمریکا و رووسیا و بەریتانیا و فەڕەنسا و چین. ئەگەر یەک دانە کڵاوی ئەتۆمی بتەقێنرێت چی ڕوودەدات؟ زیانەکانی چی دەبێت؟ لە ساتی تەقاندنیدا ببینن چی ڕوودەدات. خێرایی تەقاندەکەی پێنجێندە زیاترە لە دەنگەکەی. ئاگرەکەی زیاتر لە 11 کیلۆمەتر بڵاو دەبێتەوە. لەگەڵ چەندین جۆری تیشکی کوشندە کە پاشماوەکەی تا چەندین ساڵی دیکە دەمێنێتەوە. کاتێک ئامانجەکە دەپێکێت بەم شێوەیە لە چرکەی یەکەمدا 1 کیلۆمەتر دەوروبەری شوێنی دیاری کراو لە ناو دەبات. لە 3 چرکەدا 3 کیلۆمەتر و زیانەکەی تا 4 کیلۆمەتر دوورتر لە شوێنی ڕووداوەکە دەڕوات. هێزی تەقینەوەی یەکسانە بەدە بۆ 20 کیلۆتەن TNT. لە کاتی تەقانەوەی یەکەم بۆمبی ئەتۆمی لەلایەن ئەمریکاوە لە شاری هیرۆشیمای ژاپۆن لە ساڵی 1945دا 120,000 کەس ڕاستەوخۆ گیانیان لەدەستدا. لەگەڵ برینداربوونی زیاتر لە 90,000 کەسی دیکە. دەزانن چی لەو مرۆڤانە دەکات کە لە شوێنی تەقانەوەی چەکی ئەتۆمێن؟ ڕاستەوخۆ ماسوولکەکان و ئێسکی مرۆڤ لە یەکتر جیا دەکاتەوە. بەکارهێنانی چەکی ئەتۆم دەبێتە هۆی گۆڕانکاری کەش و هەوا. بە شێوەیەک پلەکانی گەرما بە 10 پلەدا دەبەزێت. ئەو شوێنەی دەکرێتە ئامانج جارێکی دیکە ژیانکردن تێیدا ستەمە. 77 ساڵ بەر لە ئێستا و لە کاتی جەنگی جیهانی دووەمدا ئەمریکا بە فڕۆکە 2 بۆمبی ئەتۆمی ئاراستەی هەردوو شاری هیرۆشیما و شاری ناگازاکی ژاپۆن کردو بۆ هۆی گیان لەدەستدانی 220,000 کەس. ئەوانەشی گیانیان لەدەست نەدا بەشێکیان تووشی شێرپەنجەی خوێن بوون و بەشێکیشیان چاویان لەدەستدا و هەندێکیشیان لاڵ بوون و زۆربەی زۆری دانیشتوانەکەشی تووشی نەخۆشی بوون. بە شێوەیەک تا ئێستاش کاریگەریەکانی ماوەتەوە لەسەر خەڵک و خاکەکەی. ئایا دەکرێت زیانەکانی چەکی ئەتۆم کەم بکرێتەوە؟ بەپێی سەرچاوەکان تا ئێستا هیچ ڕێگایەک نییە بۆ کەمکردنەوەی ئەو زیانانەی کە کاتێک چەکی ئەتۆم بەکار دەهێنرێت. بەڵە شوان چی شتێکی ئەم زانیاریانە بەلای تۆ سەرنجڕای پێش بوو؟ ئەوەی بەلامەوە گرنگ بووە هەمیشە بۆتە پرسیار چۆن ڕوبەڕووی چەکێکی ئاوا ببێتەوە. بەڵام وەک ئاماژەت پێدا تاوەکو ئێستا هیچ شتێک نەدۆزراوەتە کە ڕوبەڕووی چەکی ئەتۆم ببیتەوە یان چارەسەرێکیش بکەی بۆ زیانەکان. بەڵام ئەوەی کە بەدڵم بوو ئەدای تۆ بوو لەو ڕاپۆرتە گەرم و بڕێکەکەی بەپێی ئەو بوو کە باسی چەکی ئەتۆم بکەیت. دەست خۆش. دەست خۆش.